جهجای دکتر ارشد طه شارزای واره انرژی دپرسم میوانی مال استودیو دکتر ارشد بخیراتی زور سپاس بند دوازده جیاسا بوجه عراق بحثات شد که هموار کردن اوی ده چه تا گوهری زور سپاس راستی حەزەکەم لە پێشەچیدا باسیەوە بکەم کە داهاتی عراق و هەرێمی کوردستان سەدا 95 زیاتر پشت بە سەکتەرینەوە دەبەستێت لە 10 ساڵی ڕابردووش هەرێمی کوردستان ڕۆلی گرنگیە بۆ لە پەرپێدانی سێکتەری نەوتی لە هەرێمی کوردستان بەبێ حکوومەتی عراقی 1 دینار لەو سێکتەرە خەرج بکات کەواتە نە لە وەبرهێنان لە سێکتەری نەوتی پارەی خەرجکردی لە هەرێمی کوردستان لە دوایشدا بەشدار و یان سودمەندە لەو داهاتەی کە هەرێمی کوردستان دەست دەکەوێت بەڕاستە خۆیان ناڕاستەخۆ بەڕاستە خۆ ئێستاە کە داهاتی نەوت ڕاستەخۆ دەستەوە سەر سندوقێک لە حسابی باقی مرکزی عراقی بە ناڕاستەوە خۆش لە 2 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بێبەش کرابوو لە بەشە بوجێ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ڕاستەخۆ پشتی بەو داهاتە دەبەست کە لە سێکتەری نەوتی دەستی دەکەوت لەبەرەوە پێشخستنی سێکتەری نەوتی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و بە دەرەجەیەک لە بەرژەوەندی عراقا چونکە تاکو ئێستاش قەیران و کەمکورتی زۆرمان لە سێکتەری نەوتی شەیە لە عراقدا دەزانین تاکو ئێستا نەماتوانین کارەبای 24 کاتژمێری لە عراق و لە هەرێمی کوردستانیش دابین بکەین ئەگەرمانەوەی قۆناغە بڕین پێویستمان بە پەرەپێدانی ژێرخانی نەوتی و غازیشە بە هەمان شێوە و مشتەقاتی نەوتیش تاکو ئێستا بەنزین و گازوایل بەشێکی زۆر لە مشتەقاتانەوە دروست دەکرێت تاکو ئێستا لە دەرەوە هاوردە دەکرێت بەداخەوە حکوومەتی عراقی لە زیاتی پاڵپشت هەرێمی کوردستان بکات لە پەرەپێدانی ژێرخانی نەوت کە تاکە داهاتی سەرچاوی داهاتی عراقا ڕێگری لێکرد و سکاڵای لێکرد و لە کۆتاییدا لە ئەنجامی سکاڵای پاریس دادگای پاریس نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە ئەوەی جەناب تازە ئاماژ پێکرد کە ڕاستەوخۆ 90 ملیاری زەر لە داهاتی عراق و هەرێمی کوردستاندا بە ناڕاستەوە خۆش بێکمان سێکتەری نەوتی دواخست بەشێک لەو بیرانە لە ڕووی فەنیەوە کاریگەری خراپیان بەسەرداتوە بە هۆکاری ئەوەی کە بەردەوامنەوە لە بەرهەمێنانی نەوت زیانەکان زۆر زیاتراگەر ڕاستەوخۆ ناڕاستە هەژماری بکەین هیوادارینەوە هەنگاوێکی نوێ بێت لە هەموارکردنەوەی بودجە و جەنابەت پرسیارێکت کرد هەر لە قسەکردندا جێگای یاسای نەوت و غاز دەگرێتەوە بەداخۆ لە ساڵی 2005 کە حکوومەتی نوێی عراق دەست بەکار بوو دەستوری نوێ پەسەند کرا بڕیار بوو لە ساڵ 2007 یاسای نەوت و غاز دەربچێندرێت و بە تێگەیشتن لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عراقدا پەرە بە سێکتەری نەوتی بدرێت بەداخۆ ئێستا ساڵی 2024 تاکو ئێستا ئەو یاسایەوە و ڕەشنووس ماوەتەوە نەتواندرات دەربچێندرێەوەش بۆ ڕێگر لە بەردەم هەرێمی کوردستان تاکو پەرە بە ژێرخانی نەوتی بدات وەکو هەنگاویەکە هەنگاوێکی گرنگە خەرجی نەوت تاکو ئێستا بە 6 دلار حساب کرا بۆ هەرێمی کوردستان ئێستا 16 دلارە بربەستێک لا دەبدرێت و ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقش لەسەر ئەوەی کە بە هەمانجی پێکەوە نەوتی هەرێمی کوردستان بنێرنە دەرەوە بە تەنسیق لەگەڵ سۆمۆ هەنگاوێکی گرنگ دەبی لە پەرپێدانی سێکتەری نەوتی لە هەموو عێراقدا بەڵام ئەوە بەست نییە بێگومان پێویستمان بە یاسای نەوت و غازە بە تێگەیشتنی هەردوو لە ڕەچاوکردنی تێبینیەکانی هەرێمی کوردستان هەموارکردنا vê bendê ji yasa bûcê Iraqê mijîlkirina herêma Kurdistanî yan bi giştî armanca hindek lanên siyasiyên Iraqê nîne heta derêxistina yasa neft û gazê direngtir bikin yan jî vê xulên hêtekirin بارحاڵ یعنی ئەو خولە کەمی ماوە چکە مانجی 10 ساڵی داهات و هەڵبژاردنە خۆش دەزانیت 5-6 مانگ پێشەوە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ دەکە یعنی ئەمن پێشبین ناکەم بەڕاستی لەو خولەی پەرلەمان بتوانن یاسای نەوت و غاز دەربچێنن لەبەرەوەی هەموو چارەسەرکردنا کێشەیەن ئەنەرژیە di navbera Hewlêr û Bexdayê dihêne pabendkirin û bendkirin bi derçewandina vê yasayê bi nebûna vê yasayê li Iraqê ku welatê herîne dewlemend de bi nav tê cenabê got 95 piştbestina aboriya Iraqê bi sektorê naftê ye berdewamiya kêşeyan di vî mecalê de çi karîgeriyê dê li ser aboriya Iraqê bi giştî û herêma Kurdistanê bi taybet biket خۆمان نزانین لە 2 ساڵی ڕابردوو قەیران هەیە لە بینی ئۆکرانیا و رووسیا ئێستا شەڕی ئیسرائیل و هەندێک وڵاتانی دەوروبەریشەیە لە ناوخۆیدا وەکو فەڵەستین و لەگەڵ لوبنان و لەگەڵ ئێران و هەتا عراقیش بە جۆرەك لە جۆرەکان بەشدارە لەو شەڕۆ کاریگەری لەسەر پشێوی هەبوو لە بازاری نەوتدا و شوای کرێت نرخی نەوت زۆردانە بەزیەوە بەڵام
ئەگەر ئەو شەڕانە بەرەو کۆتایی بڕۆ بێگومان نرخی نەوت بەرەو دابەزین دەڕوە و داهاتی نەوتی عراقیش یعنی بەرەو کەمبوونەوە دەڕوە لە کاتێکدا گەشەی دانیشتوان لە عراق ساڵانە زیاتر لە 1 ملیۆنە ژمارەی زۆری گەنجمانەیە بێکارن پێویستیان بە دەرفەتی کارە لێ سێکتەرش تریش عراق ناتوانانی دەرفەتی کار بڕەخسێنی پێدەویستەکانی عراق زۆرە وڵاتێکی نەوتی وەک جەناب ئاماژ پێکرد چارەم وڵاتی نەوتە لە ئاستی جیان چارەم گەورەترین بەرهەمێنەری نەوتە لەگەڵەوەشدا ینی ڕێژەی هەژاری لە سەدا چلی تێپەڕاندووە کە لە هیچ وڵاتێکی تری نەوتی ڕووی نەداوە لە جیان ناشتوانین دەرفەتی کار بڕەخسێنێ هەموو دەرفتان ڕخساندیتی لە سێکتەری گشتی ئێستا زیاتر لە 10 ملیۆن کەس لە سێکتەری گشتی موچە وەردەگری ئەوەش فشار زۆر لەسەر بودجە دروست کردە ڕنگدانەوەیدا لەسەرەوەی نەتوانن ئەو بودجەیە تەرخام بکەن لە ژێرخانی لەوە بەرهێنان و لە پەرپێدانی ژێرخانی پیشسازی عێراقدا ئەو کەم کورتیانە بەردەوام دەبن و سەرڕایەوە گەشەی دانیشتوان زیاد دەکە سەرڕایەوانش خەڵکی بێگانش بەردەوام من لە هاتنی تا ئێستا ئاوارە سووریەکان بوون ئێستا ئاوارە لوبنانەکانی شاتۆتە سەر کەواتە ئابووری عراق ئەگەرمانەوە بێز بیت بەڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و عراق دەبی هەرێمی کوردستانیش فاکتەرێکی گرنگ بووە لە پێشخستنی سێکتەری نەوت لە جیاتی سوپاسمان بکرێ و پشتگیریمان بکرێ بربەستمان لە بەردەم دانراوە ڕێگریمان لێکراوە ئەوەش کاریگەری نەکە لەسەر هەرێمی کوردستانە بووە لەسەر عراقشە بووە هیوادارن ئەو ینی بۆچی ڕاوەگرتنە نافتەی هەندە زەرەڕ و زیانێ بگەهێنیتە ئابووری عێراق و هەرێما کوردستانی و حتا نوکە عێراق ئامادە نەبیتن دەست بهێنارتنە نافتە هەرێما کوردستانی بکات مەبەست لە ساڵی 2004 تاکو چاردە لە هەموو عێراقدا تەنها هەرێمی کوردستان گەشەی دەکرد و دۆست و دژمنانی عێراق هەمویان ئاماژەیان بە ئەزموونی هەرێمی کوردستان دەکرد خۆیان نەیانتوانی پەرە بە ژێرخانی ئابووری خۆیان بدەن گەشەی ئابووری هەرێمی کوردستانیشیان ڕاگرت ئەوە شتێکە پێچەوانەیە لە هەموو وڵاتانی فیدرالی ئەگەر وڵاتێک فیدرالیان هەرێمەکەواتە ئەوان گوتیان با ئێمە نەفتەکە ڕابگرین کەواتە هەرێمی کوردستان بخەینە خەیران و بێگومان ئەوان ناتوانن پێش بکەون بە هەرێمی کوردستانیش پێش نەکەوێت چونکە 10 ساڵی 2004 تاکو چاردا وەکو ئاماژەم پێکرد هەر خۆیان ئاماژیان بۆوا کرد ئەو گەشەی لە هەرێمی کوردستانە سەر ینی جێگای ئاماژە بوو و بۆی سەرنجەکان لەسەر خۆیان لابن قەیرانەکانیان گواستەوە بۆ هەرێمی کوردستان لە جیاتی ئەزموونی هەرێمی کوردستان بگوازنەوە بۆ عێراق پەرە بە سێکتەری ئابووری بدەن و گەشە دروست بکەن ئەزموونی قەیرانەکانیان بەشێک گواستەوە بۆ هەرێمی کوردستان بەداخۆ لە ساڵە ئێمەش دکتۆر ئەرشەد هەتا کەنگی بژین گریمان هەنارتنە نافتە دەست پێ کرد نزانم تو باوەری یاننا هیوادارین دەست پێ بکاتەوە هەنگاوێکی سەرەتایی بۆ دەرچوانی یاسای نەوت و غاستاکە ڕێگای پەرەپێدانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان ئەوەیە چکە جگە لە سێکتەری نەوت 5 داهاتی هەموو عێراق لە سێکتەرانەیە کە سێکتەری نەوتینین یان هیچ ناکات باشە ئەگەر بڵین هەرێمی کوردستان تاکەی دەتوانێت پشت بە نافت ببەستێ ئەگەر دەستی پێ هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا دیدڕۆیەکی جیاوازیە بوو حەز ینی ئامادە بوو کە سوود لە ئەزموونی ڕابردوو وەربگرێت و سەرچاوی داهات فرەستەشم کە بەڵام بەداخەوە دوو قەیرانی زۆر گەورە دروست بوو یەکەیان لە دەروی دەسەڵاتی هەرێمی کوردستان و عێراقش بوو بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنە بوو دومیشیان بەداخەوە دەستکردی عێراق بوو کە ڕێگری بوو لە ناردەکردنی نەوت هەرێمی کوردستان هەرچیان پێکەوەی کرد هەرێمی کوردستان ئەو بەرنامەی دای نابوو کە پشت بە نەوت نەبەستین و پشت بە سێکتەری تر ببەستین و سەرکەوتنمان هێنا لە هەناردەکردنی بەشێک لە بەروبوومی کشتتوقاڵی بۆ دەرەوە و هیوادارن لە کابینەی داهاتوو بتوانین ئەو بەرنامانەی کە لە کابینە نۆدانرا بوو لە فرەسەشنکردنی داهات و کاراکردنەوە و پەرپێدانی سێکتەرەکانی تری ئابووری سەرکەوتوو بین هیچ تر قەیرانەکانی نەوت و دابەزین نرخی نەوت کاریگەری نەبی لە سەرگەشەی ئابووری هەرێمی کوردستان ئێژە دکتۆر ئەرشەد تەها شارەزای وەرە ئەنەرژی گەلەک سپاس زۆر بەخێر بێ زۆر سپاس